سلااو ڕێز هەواڵن هێژا هون بخێرهاتن سەر و سەر چاوان بەرنمەیەکی گەلێکی گرنگ گەلێکی استراتیژیک لە پێشیا مەیە لە کەرەماخوا وێ بەرنمەیە هەنێکی گرنگی پێ بدەن لە چاپەمەنیەدا لە سەرڤەیەکێ نایە ئاخافتن نهاتیا ئاخافتن لۆماژی تشتێکی پڕ نوویە و ئەو بەرنامە ئالیکاریاوە دکا کو بێفامکردن بەڕاستیژی تشتێن کوبەرێ لە سووریای قەومان تشتێک و نەها لە عراقێ دقەومن و لە تورکایە دقەومن مرۆڤ زێدەتر ژوانە فام بکە. ئیرۆ چاوێ هەر کەسی لەسەر مەسەلەیە سەرۆک کۆماریە عراقەیە کو کەتیە دەستێ یەکێتیە پەدەکە ژێ ناڕازیە و دە هەمان دەمێدا چاوێ هەر کەسی لەسەر پۆستە پارێزگارێ کەرکووکەیە و ئەوژی ژعالیە پەدەکێوە ناڕازی بوون ژێ هاتیەداین دە هەمان دەمێدا پەدەکە دەمەک ji بۆی دەمەکی پەرلەمانتوێە عراقێ بایکۆت کریە. لێ ئەv مەسەلا کو وسا تێدیتن ئانجی وسا تێ نیشانداین ڕاستیەکی خۆنینە ڕاستیەکی استراتیژیک گەلێکی کوور هەیە ئەوژی گرێدای یێڤەیەکێ کوچەوە دەمێ پێشدا لە تورکیا و سووریا و عراق ڕێکە نو ڤەدیکەن ڕێکن استراتیژیک و دەڤان ڕێکن استراتیژیک و بەرێ دەهات پایینکردن کو ئەو ڕێک لە هەرێما پەدێکێدا لە هەرێما کوردستانە لێ هەرێما زەرد هەرێما پەدێکێدا دەرباز ببن ئیرۆ هەرێما پەدێکێ و هەرێما کوردستانێ تێ بایپاسکردن یعنی تێ ژبیرکردن لۆماژی ئەز هێوی دکەم هون vê bernameyê baş bişopînin hevalên ku niha li ser Facebook li vê bernameyê dinerin ev bername li ser Facebook berdewam nake li ser kenala YouTube li keremaxwe ya hîwa xweşnaw çawa navê min niha hatiye nivîsandin wisa li ser kenala YouTube vê bernameyê bişopînin û ji bo ku bernameyên wisa stratîjîk û manadar hûn fam bikin û bişopînin divê hûn kenala YouTube یا هیوا خۆشناو ئابۆنە بکەم یعنی بە ئینگلیزی سوبسکرایب بکەن بە لاتینی فۆلۆوەر بکەم تەوێ مانایە لۆماژی هەواڵێن و نەها لەسەر فێسبووکێ و دەمێ پێش لەسەر فێسبووکێ vێیەکێ دەبینن ئەفتەنێ ڕێکلامەکە ئەز نەها دشم سەر کەناڵە یوتوبێ لەسەر کەناڵە یوتوبێ ژوەڕا دەبێژم و دەمێ پێش چ دەقەومێ و چما پەدەکە ji gelek aliyan ve nîgeran e yek nîgeraniya pedekê ji bo meseleya lehevkirin û lehevnekirin an jî diyaloga di navbera îmralî û dewleta Tirkiye de ye ya dinê jî di heman demê de girêdayî meseleya Hesedê jî herêma Bakur û Rojhilatê Sûriyeyê an jî Rojava loma jî li ser kenala YouTube vêyekê bişopînin û berdewam bikin vê vîdyoyê li kerema xwe şêr bikin. Belê me behsa vêyekê kir ku niha pedeke li gelek narazîbûnan nîşan dide yek ji wan narazîbûnan jî meseleya girêdayiya vê yanî wisa nîşan dide ku ev girêdayê meseleya serok komariyê an jî hinek meselên dinê wek behane nîşan dide lê mesele di cewherê xwe de ne ev e mesele di cewherê xwe de gelekî kûr e yanî wedît îro deriya snûrî di navbera Sûriya û Iraqê li ser snûrê Mûsil heseke piştî ku piştî 15 salan hatbû daxistin hat vekirin Umer Elwaîlî serokê desteya deriyên snûrî ya Iraqê bi aşkira rageyand ku ev derî dibe korîdoreke giring ji bo projeyên rêka geşepêdanê ku ew projeyekî di navbera Tirkiye û di navbera Iraqê de ye projeyekî stratîjîk e
كو بنداوە فاو و جەیهان لە ڕێکە عراقی و سووریایە بە هەفتووە گرێ دەدا مەگۆت بەرێ ئەڤ یەک دڤیا بوو ئاجی پەدێکی وسە دەخواست و لە هەرێما کوردستانە ینی هەرێما پەدێکی دەرباز ببە لێنەها لە ڕێکە سووریایە دەرباز دەبێ و ئەڤ یەک وسا خویا دکا و هاتیە یەک ئالیکردن یعنی 2 هەفتە بەریانەها ڕۆژنامەیان ناشنال کۆنتێکست ئەڤ یەک نیشاندا راپۆرتێک دا کو تورکیا و عراق بە جددی کار ji بۆی کۆریدۆرە سووریایە دکەن و ئەوژی هەرێما کوردستان کارڕێگە لێزێ دەتر وەکمە گوت هەرێما پەدەکێ بایپاس دکە دەرباز دکە هەروەها دەداویە مەها جانیوەری مەها یەکدا هەمان ڕۆژنامەیە بڵاو کرد و نیگەرانیان سەرەکە یا استراتیژیک یا دەسەڵات داریە پەدێکێ و ماڵە بەسەرۆکاتیە بارزانی ئەv بوو و یعنی نیگەرانیاوان ئەو بوو و شەوا دەبە هێزن سووریایە دیموکراتیک تەڤلی هێزن حکوومەتە شامێ ببن و چەوا دەبک و کۆریدۆرە حەسەکێ بێ ئەنجامداین لە شوونە کەڕەگێک و عراق و تورکایە بە هەفتووە گرێ دەدا و وەکمە گوت هەرێما کوردستانێ بایپاس دکە و ئەv باندۆرێکی بازرگانی و جیۆستراتیژیک دەبە لێ وەکمە گوت هەرێما کوردستانێ لاواز دکە لێ مژار نەتەنێ ئەڤە ئەv لە گۆڕی وێ ڕۆژنامێ وێ میدیایی ناشنال کۆنتێکست ئەv ڕێیەکی دیرۆکیە و دیرۆکاوی بە دیگەڕێ دەما ئۆسمانیان و بەرێداژی لەسەر vê ڕێکێ هاتیە کارکردن و ئەv هەرێمەکی پڕ گونجاوە ji بۆی ڕێکە هەسنی ینی ڕێکە ترێنێ ji بۆی ku سروشت خۆزاییە vê هەرێمێ وسایە ڕێگایەکی هاسانە و ژێرا دەگوترێ تۆپۆگرافیا و دە هەمان دەمێدا خویا دکە ڕێکێکی وسە دێ هەرزانتر بێ و دە هەمان دەمێدا دەوارێ سیاسیدا ji بۆی تورکیا و عراقێ دێ زێدەتر دیقەت بکشینێ ku نەهاوشونڤە تورکیا و عراق مەجبوری هەرێما کوردستانێ نابن من لە بەرنامەیەن بەرێدا هەنێک تشت ڕاگەیاندە بوون و دەبک و دیقەتە هەنە کەسان نەکشان دەبێت دەبک و دیقەتە هەنە کەسانژی کشان دەبێت تورکیاژی بەقاسی ئیرانێ لە هەرێما کوردستانی نیگەرانە و نیگەرانیا ویژی خویا دکا یعنی هەرێما کوردستانی ئەز نابێژم وسایە لێ دکارێ پۆتانسیەلێکی وی تهدیدکردنێ هەبە و دکارێ ئەو پۆتانسیەل ji aliyê hinek aliyan mîna İsraîlê bê bekar anîn li hemberî berjewendiyên Tirkiye û Îranê. û ev bûyar demekî da hat ku Mesrûr Barzanî herî dawiye Serokvezîrên Herêmê Kurdistanê hewl da hinek şertan beser henardekirina پترۆلە عراقی بسەپینێ ku لە ڕێکە بۆڕیا هەرێما کوردستانێ لە عراقێڤە یعنی لە ڕێکا کەرکووکێڤە لە ڕێکا مووسلێڤە دچن بەندەرە جەیهانە تورکیا و ئەv یەک احتیمالێکی مەزنە لە گۆڕی vê ڕۆژنامەیە ببە هاندەرێک ببە پاڵنەرێک ببە مۆتیڤاسیۆنێک و بەغدا زێدەتر گرنگیە بە ڕێکە استراتیژیک یا دیرۆکی مووسڵ قامیشلی ماردین بدێ یعنی وەکمە گوت ئەv یەک
ڕۆژنامەیە ناشنال کۆنتێکسدا هون دەکارن ببین. لە چارێ نیسانی 2026دا عەبدولقادر ئۆڕاڵ ئۆغڵو وەزیرێ ڤەگواستنێ تورکیایە ڕاگەهاند و ئەنقەرە خەتە هەسنی نووسێبین ji بۆی قامیشلو دەدێ ژیانکردن و ئەوژی هەردوو وڵاتên سووریا و عێراقێ بە هەفتووە گرێ دەدا و بەحساڤەیەکێ کرد ئەڤ ڕێکا هەسنی هەبوو ناوی دەناوە سووریایەدا و دە هەمان دەمێدا ڕێکا حەلەب دیمەشقژی بە هەفتوو گرێ دەدا و دەبە خەتێکی لۆجستیکی و استراتیژیک ji بۆی دەمێ پێشدا. چەند هەفتەیان پێشتر یعنی لە 16 شوباتێدا پشتیک و هێزن سووریای دیموکراتیک هەسەدا بە فەرمی نیشاندان و ئەو دێ تەڤلی ڕژێمە دیمەشقێ ببن سەرۆکێ دەستەیە دەریەن سنووریە عێراقی ڕاگەیان و سەرۆک وەزیرێ عێراقێ فەرماندایەوان و عەجەلە بکەن داک و دەریا ڕەبیعە بە سووریایێرا وەرێڤەکردن و ئەڤ یەک ژی معنایە vەیەکێک و ڕێکە گەشە پێدانێ development road کە پرۆژەیەکی بازرگانی دیرۆکیە داکو عێراق و تورکیایە بە هەفتووە گرێ بدا لەسەر vەیەکێ بێ ڕاوەستاندن. و دە هەمان دەمێدا ئەڤ بوویەر وەکمە گوت بەحسا کوتێ بەحسکردن ڕێکەکی هەسنیە دەناوبەرە تورکیا و سووریا و عێراقێدا و لە نووسێبی نێڤە دەست پێ دکا حتا قامیشلی و لە قامیشلی ڤە درێژ دەبە حتا دەشتێن جزیرە بەرڤە ڕۆژهەڵات ji بۆی دەریا ڕەبیعە یاعڕوبیە و پشتڕاژی لە ناو تۆڕەکە نەتوەرکەکە خەتێن ئاسنی یانەها یا مووسڵێ و بەغدایدا تێگرێداین ئەڤژی بژاردەیەکی پراکتیکی و جددیە و دەوێ دەمێدان لەسەر vەیەکێ تێڕاوەستاندن. و ئەڤ یەک بەرێ وەکمە گوت تەنێ گوتن بوو لێنەها دەبا بڕیارێکی سیاسی و لەسەر vەیەکێ بەڕاستیژی تێ کارکردن. هەنێک پاشخانên wî سیاسی هەنا یعنی بەرێدا ڕژێمەی ئەسەد هەبوو و ڕژێمە ئەسەد و لە دەماسکوسێ لە دیمەشقێ لە شامێ حکم دەکرد بە ئاڤایەکی گەرم لەوێ مەسەلێ نەدنەری وێ دەمێ دە هەمان دەمێدا ئەو ڕێک وێ دەمێ گاواک و ئەسەد هەبێ دڤیابوو دەبن کۆنتڕۆڵە پەدێکێ دەرباز ببە. دە هەمان دەمێدا پەدەکەش بۆی تورکیای گەلێکی گرنگ بوو دەوارەی ئیستخباراتیدا دەدەمێکیدا و پەدەکە هەم سیاسەتە تورکیایە نوێنەرایەتیە سیاسەتە تورکیای دەکرد لە عێراقێ یعنی تورکیا چ خواستە بە لە ڕێکا پەدەکێ دکاری بوو لە بەغدایێ بکێ ji بۆنە ڤانیەکانە تورکیا نەدەخواست پەدەکێ بڕەنجینێ لێ دوماهیەدا مەدید و لە تورکیا لە سووریادا گۆڕتن چێ بۆ ڕژێمە ئەسەد ji هۆلێ ڕابوو و دە هەمان دەمێدا هێزن سووریای دیموکراتیک دەداویێدا دە ئەنجامێ چەند شەڕێکیدا مەجبورمان بە هەم لە ڕێکە شەڕدا نەکاری بوون ئیدی بەردەوام بکەن هەمژی سیاسەتە ناودەوڵەتی و سیاسەتە هەرێمی بە تایبەتیژی سیاسەتە ئەمریکایە ئیتیفاقێک لە سەروان مەجبورکردن ئەوژی ئیتیفاقە 29 مەهەیە مەها جانیوەری مەها یەکێ بوو کو لە گۆڕی vê ئیتیفاقێ دەvê هێزن سووریای دیموکراتیک بچن هێزێ سووریای دیموکراتیک یعنی ji هۆلێ ڕابەبەش خوا و ئەو هەرێم بکەوە بندەستێ
ڕژێما سووریایە لێ دیسانجی هێزێکی مینە هێزن ئاساییشێ دمینێک و نێزیکی 4,000 کەسن ئەوژی باندۆرێکی وسا تهدید نە لەسەر تورکایە نە لەسەر سووریایە ناکە لۆماژی ئەڤیەک هاتیە ئەنجام داین لێ دەهەمان دەمێدا گۆڕتنێکی دنێچێ بوو ئەوژی گۆڕتنە شەڕێک و نەها بەردەوام دکات دەناوبەرە ئەمریکا و ئیسرائیل و ئیرانێدا ji bo ku İsrail di nav vê meseleyê de heye û ji bo ku Herêma Kurdistanê dikare bibe potansiyelek ji bo İsraîlê ku İsraîl wî bikar bîne ev nîgeraniyekî pir mezin çê dike ji bo Tirkiyeyê ji bo Îranê di heman demê de ji bo Iraqê jî di heman demê de me dît ku پەدەکە سیاسەتێکی وی جودا هەیە سیاسەتێکی وی پترۆلی هەیە سیاسەتێکی وی تریتۆریال هەیە و گەلک جارنا ئەv کارتێن تریتۆریال کارتێن بۆریا پترۆلێ لە هەمبەری عراقی لە هەمبەری بەغدادێ بەکارتینێ و ئەوژی بێگومان بەغدایە زیاتر ناڕەحەت دکە و ناڕازی دکە لۆماژی ئیدی مەدید ئەv هەموو شەرتانە وساکردن و ئیرۆ بەغدا و سووریا و تورکیا لە هەفتوو نزیک ببن مەگوت چەند فاکتۆر هەنا نەتەنێ فاکتۆرەکە فاکتۆر نەتەنێ پەدەکەیە لێ فاکتۆرە ئیسرائیلێژی مرۆڤ بخێ بەرچاوان مرۆڤ باشتر ژوەیەکی فام دکە حتا من لە بەرنمەیە بەرێدا گوت و تورکیا هێدی دخوازێت تکلیان خۆ بە یەکێتیە باشتر بکە پێویستیاوی بە پەدەکێ نەمایە حتا نیگەرانی لە هەمبەری پەدەکێ هەنە لە هەمبەری سیاسەتێنوی ji bo ku wek got ew potansiyel têda heye lomajî êdî ev yek hemû wisakirin ku Sûriya û Iraq û Bexda li ser karekî wisa rawest ev derî yani sêgoşeya snûrî di navbera Sûriya û Iraq û Tirkiyeyê di 10 salên bihurtî de hatibû cemidandin aliyê Sûriya wek me got di destê Hesedê dabû ku Enqere jî ev yek wek neyar didîtin Bexda jî wek dostekî naîstîqrar hem li Sûriyayê û hem li hêzên Sûriyayê Dîmokratîk jî dinêrê بەقاسی ku Bexda havkariyê wî li ser meseleya Daişê û asayîşê bi hêzên Sûriyayê Dîmokratîk re bihêz bû lê di heman demê de nexuyabû ku hêzên Sûriyayê Dîmokratîk demê pêş çi qazanc dike çi qazanc nake li ku dimîne li ku şer dike li ku dibe tehdît li ku dibe dost û hêzên navdewletî çawa lê dinirin lê îroke ev yek zelal bûye meseleyekî bi wî rengiye mesele bi wî rengî guhortinên mezin bi xwe re anîne yek ji wan jî wek me got demicbûn û têkilbûn û entegrasyona Hesedê di nav dewleta Dîmeşqê de û ji girêdayê vê yekê jî nihawşûn ve êdî hêzên Sûriyayê Dîmokratîk ne belkî hêzên Sûriyayê hêzên Şamê wê snûr biparêzin û ev yek ji bo Tirkiyeyê cara yekemî ne ku piştî 10 salan bikaribe pirsa têkiliyên rêka Hesinî bi Iraqê re li rêka Sûriyayê wek dosyeyekî dewlet bi dewlet re bikaribe li ser masê dîne berê nekarîbû ji bo ku berê mecbûr dime ev dosya rêka Hesinîn heger ku bixwazî jê veke wê li rêka aktorên nadewletî bê yani yek pedek hebe yek jî hêzên Sûriyayê Dîmokratîk be dewlet jî ku em her car rexne dikin dewlet bi dewletan re dawiyê de li hev dikin loma aktorên Kurdî ku aktorekî nadewletî ne berdewam gerek stratejiyekî wanî wisa hebe demê pêş heger ku îtîfaq biçêbû
بجای اتفاق سووریا و ئیسرائیل دەبە، اتفاق ئیسرائیل و ئیرانی دەبە، اتفاق ئیسرائیل و تورکیای دەبە، ئەو اتفاق دەناوبەرە دەوڵەتان چێ دەبن. ئاکتۆرێن نادەوڵەتی ji بۆی ناڕەحەتکردنێ ji بۆی نائیستیقرارێ دەبک و دەمێکی ڕۆڵێکی وان هەبە لێ ئەڤ ڕۆڵێکی استراتیژیک و دەمدرێژ نابە هەری زێدە 15 ساڵان بخاینی بلا 20 ساڵ بخاینی زێتر ناخاینی لۆ ماژێ مرۆڤ لێ نەرێ داخیانیا وەزیرێ ڤەگواستنێ ئەراڵ ئۆغڕ و بەحسە vêyekê dike ku ew proje divê îro demawî hatiye divê projeya nûseyê bîn heseke Martîn werê encamdayîn ku di rêka Rebîe derbas dibe. Ev meselane pir giring in mirov li ser vêyekê got û bêj bike ka em henekî bixwe analîzên xwe bikin. Me bi kurtasî behs kir şert û merc bi temametî hatine guhortin. Îdî PKK îro tehdîdek nîne li ser Tirkiyeyê wê demê tê wê watayê ev PKK wek berê ji bo Tirkiyeyê pêwîst nîne. Gotinekî Ocalan hebû pir carna digot pir carna nedeha dîqetkirin hinek ca hinek kesan henekê xwe jî pêdîkirin lê devî warî de hinek rastiya xwe hene ku digot PKK heger ku nanekî dixwe bi seba me dixwe yanî heg ji bo ku em hene û em di nav şerekî de ne bi Tirkiyeyê re loma giringiya PKK pêwîst e ji bo Tirkiyeyê û Tirkiye PKK bikartînî diparêzî li hemberî Iraqê li heman demê de PKK dikarî alîkariya Tirkiyeyê bike di vî warî de lê îro ew şert û merc bi temametî ji holê rabûne. Ya duwemîn dîsa me bi kurtasî behs kir ka em henekî vekin siyaseta Kurdan li dema Mehabatê li dewleta Mehabatê û piştra heta îro berdewam di nava xeletiyekî pir mezin de bûye. Yanî siyasetekî ku li dervê dewletê siyasetek dewlet li nava dewletê lê li dervê dewletê û berdewam niha jî ew 30 sal zêdetir e li Herêma Kurdistanê em lê dinerin petrola Kurdî statûya cografî ew jî 100% em nabêjin ev nameşrû in em nabêjin ev heqê Kurdan nîne wisa bifikrin em dibêjin ev yek di warê zanistî de di warê zanista peywendiyên navdewletî de tiştekî çewt e tiştekî rast nîne yanî 100% ez statûyekî cografîk bixwazim li herêma Rojhilata navîn de û ji bo navê berdewam bi dewletê re bi merkezê re di nava nakokiyan dabim û gava ku di nava nakokiyan da dibim li ser bingehekî îtîfaqekî dîmokratîk re jî stratîjiyekî min nebe ku mînak ez dewleta Iraqê modern dikim dîmokratîk dikim ji mezhebçîtiyê û ji qewmçîtiyê rizgar dikim tiştekî wisa jî nîne tenê bi merkezê re carna car xezirîn carna car aciz bûn carna car jî lehev kirin carna car maç kirin carna car jî êdî tekme lehevdû dan berdewam ew yek hebûye û dubare bûye û ev yek zererekî pir mezin didê daya Hewlêrê bi taybetî ji bo ku Hewlêr merkeza PKK ye û merkeza Herêma Kurdistanê ye û wisa kir dewleta Iraqê ku dewletekî herî modern e di warê etnîkî de ez dibêjim û destûra bingehîn li Rojhilata navê destûrekî herî modern e di warê etnîkî de ji bo etnîkan ji bo mîletan ez dibêjim dîsa Kurd nekarîbûn sûd ji wê yekê bibînin ku bi qasî Bexda ji nîvî zêdetir li destê Kurdan dabû niha jî beşekî Bexdayê mirov dikare bêje li destê Kurdan daye lê siyasetekî wanî wisa nîne û ev yek zererekî pir mezin didê Kurdan heta niha zerer didê Kurdên Rojhilat meselen siyasetekî wanî merkezî
سیاستێکی وان ji بۆی هەموو ئیرانێ سیاستێکی چاوایە سیاستێکی چاوانینە سەدی سەد نەخویایە و ئەv دەمێ بۆرتیدا کورد نەکاری بوون هەبوونە ئەحمە شەرع نەهاژی نەکارن باش فام بکەن ینی هەنهاژی وسە فام دکەن و ئەحمە شەرع ئانجی هەبوونە ئەحمە شەرع هەبوونێکی دەمکیە هەبوونێکی استراتیژیک نینە لێ بەڕاستیژی مرۆڤ لێت نەڕێ نەوسایە ڕۆژ بە ڕۆژ وڵاتێن ئەوڕوپی دۆژی هەموو ئەمبارگوێن بەرێ ژە ساڵە 2012 لەسەر سووریای هاتبوونداین هەموو ڕاکردن و ئەحمە شەرع دچە ئەڵمانیای فەرشی سۆر ژێرا ڕادکەن لە دەوڵەتی هەری لە هوتێلی هەری ڕاقی و خۆشکڕە پێشوازیە لێ دکەن ئەو یەک نیشان دەدا و سووریا هەتا نەهاژی حکوومەتە نەها یا سووریا ڕۆلێکی استراتیژیک هەیە لۆماژی گاواکو سیاستێکی تەی مرکزێ نەبێ سیاستێکی تەژبووی ناوەندێ نەبێ ji بۆی ئەنقەرە و بەغداد و تاهران و شامێ نەبێ دەوێ دەرێدا تۆ ڕۆژێک تێ ئیدی مەجبوری هەنێک ئیتیفاقێن نەخۆش دەبە و دەوێ دەمێدا غەزرین و عاجز بوون ژێ مرکزێرا وەکوونەها پەدەکە دکێ لە عراقێرا وەکمەگوت بایکۆت کردێنەها پەرلەمانتوی عراقی چەند ڕۆژان بایکۆت دکە ئەمویژی نزان چ قاسی بایکۆت دکە ئەمویژی نزانن ئانجی هەنێک داخوێنیان دەدەین مەسەرەن داخوێنێ پڕپڕ بێ سەروبەرن نەخۆشن مرۆڤ ناخوازە ژێ گۆدارژی بکە مەسەرەن ji بۆی کو نزار ئامێدی نوێنەرایەتیە گەلێ کورد ناکە ئەم قبول ناکەن بێ هەولێری ئەم وەک نوێنەرێ کورد نابین خۆ بەرێداشی وسا کرد نەتەنێژ بووی نزار ئامێدی سەرۆکی پەرلەمانی هەرێما کوردستانێژی یوسف محەممەد بەرێ 2 ساڵان قەدەغە لە سەروی هەبوو کو بێ هەولێرێ بەرهەم ساڵح قەدەغە لە سەروی هەبوو بێ هەولێرینەها ئەو قەدەغە لەسەر نزار ئامێدی هەیە ئەو یەک ئەنجامێکی استراتیژیک بخۆرە ناینە ئەنجامێکی استراتیژی بخۆرە ناینە و ئەم لێ دنەرن هێڤیەکی تا هەگەر لە دەرەڤژی هەبە ئیسرائیلە و ئیسرائیلژی ڕۆژ بە ڕۆژ نەها لە پەرلەمانە ئەوڕۆپایە گوتوبێژێکی پڕ توند هەیە دەناوبەرە دوو قوتباندا دوو جەمسەراندا جەمسەرێک بەلجیکا ئیسپانیا فەڕەنسا ئێرلەندانە بە تایبەتی وڵاتێن دنێژی پێراهنە لێ و وڵاتێن بێهێزن جەمسەرێکی دنێژی بە سەرۆکاتیا ئەڵمانیایە پۆلۆنیایە وانانە دەجەمسەرە دنێدا نەها ئیتالیاژی کەتیە ناودەک و ئیتالیاژی وڵاتێکی بەهێزە و ئەف داخوازیە ئابلۆقێ تەمامی لەسەر بە تایبەتیژی لەسەر مەسەلەیە بازرگانی و لەسەر مەسەلەیە چەکان لەسەر ئیسرائیلی دکە یعنی ئیسرائیل حتا تێ ڕۆڵاخوا لە ئەوڕۆپایە هەژموو ناخۆ گرانیەخۆ حتا لە ئەمریکایە ژ دەست دەدا ژعالیەکی دنێ ئەو گروپاک و ئیسرائیلی پشتێخوا پێ دەبەستن ئێڤنجیالیستجی هەم ژعالیە خەڵکی ئەمریکایە هەم دەناوبەرە ئێڤنجیالیست و ماگایەندا ناکۆکیان پڕپڕ مەزن هەنا هەمژی دەناوبەرە ئێڤنجیالیست و کلێسەیە کاتۆلیکیدا ناکۆکیان پڕپڕ مەزنان یان دەناوبەرە ڤاتیکان و کریستیانێن یەهودیدا ئەس بە کورتاسی ببێژم بە ئاوایەکی قابە ناکۆکیان پڕپڕ مەزنهانە و ئەوژی نیشان دەدا و دەدەمێ پێشدا ئەو حکوومەتە ئۆلی یا ئیسرائیلێ احتیمالێکی پڕپڕ مەزن هەیە پێشە ڕۆژێکی وی نەبە نەتەنێ نەکارە بە ڕۆژهەڵاتە ناوین دیزاین بکە وەکو بەحث دکێ لێ پێشە ڕۆژێوی نەبە دۆناڵد ترامپژی پێشە ڕۆژێوی نەخویایە چ دکا لە ئیرانی چ ناکە ئەوژی نەخویایە دگۆت ئیران دەخوازە بۆمبێ نوکلەری چێ بکە لۆماژی ئەس لە هەمبەریوی شەڕ بکەم لە هۆرموس لە دەریا هۆرموزدا تشتێک نەبوو هاتو چوونەکی پڕپڕ هاسایی هەبوو بێ باش بێ بەرامبەر بێک و گەمیەک و کەشتێکی پترۆلژی بازرگانیژی بێ ڕاوەستاندن ئێنەها ئەم لێدنەرن لە دەستی ئیرانیدا نوکلەرێکی دنێ پەیدا بووە کو سەدقاتی ئەو نوکلەرە و دۆناڵد ترامپ بەحث دەکرد بەهێزە
ئەوژی دەریا هورمزەیە و تو لێ بخەی ئەوێ بە حوسیەن یەمەنێرا بکارە بە بابلمەند دەبژی بگرێ لۆماژی تو لێ دنەڕێ سیاسەتا وان سیاسەتێکی نەخویەیە و سیاسەتێکی ناجێگیرە و سیاسەتەکە کارڤەدان و بەرتەکێن پڕپڕ مەزن نیشان دەدا لۆماژ بۆی کوردان تشتێ هەری ڕاست بەرێداژی ئەو بوو نەهاژی ئەوە کو دەڤژوێ منطق و ذهنیەتە پارچەگەری بینن دەبن ناوێ و ماسکەیە ستاتویە کوردان و بەرژەوەندیە کوردان و پترۆڵە کوردان و موچەیە کوردان و ئەو تشتانەژی لە هەرێما کوردستانی حتا ئیرۆ لە سەدی یەکژی نەکەتی خزمەتی گەل نەهاژی لە باشووری کوردستان لە عراقێدا ئێک و هەری زێدە فەقیرن کینە کارمەند و مەئمورن هەرێما کوردستانینە یەک و هەری زەنگین کارمەند و مەئمورن هەرێمێندنێ یا عراقێنە ji بۆی ku lewir derfet û mûçe û bûdce an jî sulfe yanî tu dikarî heger ku tu karmendekî hikûmetê bî li Bexdayê dikarî her sal biçî sê çar du sê defteran 10,000 20,000 yanî tê guhortin rêjeya wan tu dikarî pere ji bankê bistînê û ew li mûçeyê te de her mehê tiştekî pir kêm dibirin ku tu fereq pê nakî fayîz jî nayê ser û berdewam ev yek li Iraqê da li Bexdayê de li Cendinê de heye li Herêma Kurdistanê de heta niha nîne petrol niha jî li Herêma Kurdistanê li gorî Iraqê herî giran e gaz li Herêma Kurdistanê carna diçe 40,000 dînar lê li Necef û Kerbelayê bi 5,000 dînariye 40,000 5,000 binêre gelek tiştên bevî rengî hene yanî ev siyaset ji xwe zerer daye Kurdan tu sûdê wî faydeyê wî ji bo Kurdan nebûye ev meseleya duwemîn bû ku me behs kir siyaseta Kurdan yanî xezirîn yaxîbûn acizbûn li dewletê li şûna ku siyasetekî münasib yanî kes nabêje hûn bibin quruciya merkezê hûn bibin merkezçî em dibêjin projeyekî we hebe di nava merkezê de û ev projeyek bê bi siyaset û bi siyaseta navdewletî li hev bike bi realîtera li hev bike em wê yekê heta niha nabînin li Sûriyeyê jî ev yek hebû Ehmed Şerع hat ser destsaladariye beriya ku bê ser destsaladariye ve xwîndinek pêşbîniyek ji bo vê yekê qet nebû derfet jî hebû ku ew bikin tiştê ku Ehmed Şerع dike ew bikin ew jî nekirin û piştî ku Ehmed Şerع hat ser destsaladariye îtîfaqek hebû ku li gorî vê îtîfaqê li sedî 40 petrolên herêma ku destê wan dabû li sedî 30 niha bûye li sedî 87 li sedî 40 ji wan rabe درنگ خستن هر گوتن اسرائیل ایرو ناسبه ده حکومتا شامج هولی راکاو دریج مرا ودبه لیما مدید 5 جانیوری 5 ماهایکی اسرائیل و ترکیه و سوریا لپاریسه لهفکر و پشتراجی لحلبه چروده لطبقة چرودا لرقة چرودا للدير الزوري چرودا محمو أفيك ديت حتى أولاد باريزيا كو بحث ذكرين كرد بونه يك جارع يكمين كرد بونه يك بارتيا كردان بونه يك حموجي قريداية يكتيا نتاوي وتشتنو سانينا ما قلت سياستنا أو فانتازيايا كو دسري مداهية سیاست عشق نینە سیاست و ڕۆمانسیەت گەرەک ji hevdû bê cudakirin ev ڕۆمانسیەta ku wê demê pedekê jî çêdikir yeketî jî çêdikir girêdayê ev meseleyên stratejîk e ku min li jorê behs kir rêkekî nû vedibe ev rêk Herêma Kurdistanê bypass dike çima Herêma Kurdistanê bypass dike ji bo ku siyaseta Kurdan
لبغداي سياستك خلد بو حتى إيرو خلد بو ما تشنجارة بحث كليا حتى إيرو خلد بو خلاص يمين كو أز بحث بكم ما بحثا دوتشتان كرت يك شرط ومرج جوي بدكي أو شرط ومرج بري كو 6 سال زيادة ترى هنا نمانا يك جوانا جي هبونا بكيكي ما ترسيا بكيكي لسر تركيا قط نمايا ما ترسيا حسد جينا هنما ده همان ده ميدا سياسة كردان بو سياسة كو لنافا دولتي دا دولة لنافا دولتي دا ودولة لدرفي دولتي دا تشتكي بر شاش بو خلد بو ونهاجي خلاص سيميكو ام بحث كان ام ده سردما كيدانا كو سردما دونالد ترامب و داخيانيا زلامي دونالد ترامب توماس باراك ام حميان دبينن كو بردوان بحثا مركزي ديكا بردوان بحثا فيكي ديكا كو دولة دفا يك مركز به يك سياسة به يك ارتشاوي هبه يك ئابووریاوی هەبێ و حتا داویە یەک و یەک ئەو یەک دبەک و خۆشیەمە نەچن ڕاستە ئەو یەک بەری ئەردۆغانژی دەگوتن ڕاستە لێ وسایە لۆماژی ئەو جیهانێکی پڕ جودایە دەوێ مرۆڤ لە گۆڕی وێ سیاسەتا خۆ دیزاین بکێ بە کورتاسی ji بۆی بەغدایێ ئەv هاوسەنگی بە ئاراستەیەکی دچێ کو حکوومەتە سوودانی بەردەوام خواستیە کو ڕێکە گەشە پێدانێ بە ئاواییەکی بێ کو ڕۆڵە هەرێمی کوردستانê کێم بکێ ji بۆی ku me got ew dewlet e û li nava dewletê de dewletekî dinê li Hewlêrê wek tehdîd dibîne li ser xwe. Siyaseta herî biaqil ev bû ku tu nîşan bidey ez ne tehdîdim li ser te. Çawa em siyaseta Îranê rex nedikin heger ku tu bixwazî çekê nuklerî ava bikî divê tu destpêkê Siûdiya û Tirkiye û Iraq û nizanim kî Ordun û wana hemiyan îqna bikî ku nukleriyata نابە تهدید لە سەروان حکوومەتە هەرێمی کوردستانی ژی لە شوونە و بەغدایê بەvê ڕەنگی تهدید بکە بەردەوام divya bû siyasetekî aramî بەڕێوە ببە لۆماژی عەجەلەkirin li vêkirina deriya Rebî'a û girêdanê wî bە ڕێka geşepêdana Tirkiye û Iraqê de بەvê siyasetê de li hev dike di heman demê de me dît ku piştî ku li 28 meha Şubatê krîza henardekirina petrolê derket û ev yek wisa li Bexdayê kir ku ji berê zêdetir li ser rêkekê bi wî rengî bifikire ji bo ku me got Îran deriya Hurmuzê bi temametî قەپات کرد و وەزارەتا پەترۆلا فدرالیە عراقی داخوازی ji herêma Kurdistanê kir ku rêkê bide da ku petrolê Kerkûkê li rêkê boriyên Kerkûk Ceyhan ku li bindestê pedekê ye bê henardekirin lê li wê demê de me dît Hewlêr ev yek red kir û Hewlêr ji Bexdayê xwast destpêkê gûmirgê bide يعني چاوا تو دناوا دولتي داي و ji dewletê gûmirik dixwaze ji dewletê baş dixwaze ev yek bi siyaseta navdewletî re çi qasî li hev dike ya dinê pedekê çi kir bi taybetî Serokatiya Mesrûr Barzanî lîstekî dur û dirêj ji daxwaziyan çêkir û sira kirin û ji şandin Bexdayê de دەناو وێ لیستێدا ڤەگواستنا دۆلار هەبوو گەڕەنتیەن ئەمنی هەبوون و گەلێک مەسەلە گرێدایێ بودجە و موچە و معاشێ مەمور و کارمەندان دەربارەی ئەلەکتریک و گەلێک تشتێن درێ هەبوون و دەربارەی پۆستانژیش خوا سیاستێکی جێر بەژێر ئەنجام داین
وەزارەتە پەترۆلە عراقی ئەڤ هەڵوێستە هەرێمی کوردستانی بە ئیستیغلالکردن بە پرۆڤۆکاسیۆنێکی نابەرپرسیارانە وەسف کرد و هەولێر تۆمەتبار کرد و دەستورە عراقی بن پێ دکە لۆماژی لە گۆڕی بەغدایە نەهادا هەرێما کوردستانێک و پڕانیژی لە بندەستی پەدەکێدایە وەکمە گوت دەستورێ بن پێ دکە ناڕەحەتیان چێ دکە و نائستیقراریە چێ دکە یەک ژوانەژی وەکمە گوت سەرانە وەرگرتن یعنی باج و زەڕی بە وەرگرتن لە دەولەتێدا دەولەت لە ناوە دەولەتێدا دەولەتە بچووک لە ناوە دەولەتە مەزندا دەولەتە بچووک داخوازیە ڤێرگیە باج ji دەولەتێ مەزن دکە و ئەف یعنی ئەف لە گۆڕی سیاسەتە ناودەولەتی وەک چەتەتی لێ تێمەیزانە لۆماژی تو لێتنەری وەزارەتە پەترۆلە عراقی ئیدی لەوەیەکێ دفکرێ نەهاو شوونڤە ئەو ڕێکە ڤەگواستنە پەترۆلە کەرکووک جەیهان لە سووریادا دەرباز ببە و لە گۆڕی وانژی ئەو تشتێکی لۆژیکیە لۆما بەرژەوەندیە بەغدایژی لە ڕێکە نووسەی بینقامیش لە ڕەبیع و مووسڵدا تەنێ مەسەلەیەکی سیاسی نینە بەلکی ئەڤ مەسەلەیەکی درێژخایەنە و مەسەلەیەکی دەوارێ ئابووریدا پڕپڕ گرنگە ژ بوویک و هەرزانە و ژە هەمووژی گرنگتر مەسەلەیەکی استراتیژیکە ئیدی ئەف ناوشونڤە بەغداد ناوشونڤە ناچە بە هێزن سووریای دیموکراتیک و منە تێوان هەڵبگری ئانژی منەتێ پەدێکی هەڵبگری ئێرۆ لەسەر تەقود دکەم سبێ لەسەر تەقود دکەم ئانجی هەنێکوە هەوەکانێک بەر پرسیارن جاهیل دەبێژن کە ئەم ئاوا دوکانێ بەر بدەن حتا بەغدا بکەوە بن ئاوێ و بخەنەقن ژ تەهدیدن وسا ڕزگار دەبە دەخوازە بە دەولەتێڕە ئیدی لە هەفکردنێ بکە ژ بۆی و لە سیاسەتە ناو دەولەتیدا مرۆڤ تشتێکەیە یعنی تو ئیتیفاقێکی دیکەی ئەو ئیتیفاق قانونێ خۆی ناودەولەتی هەیە چۆوە مەسەلەن بەری قانونا پەترۆڵێ دەدەستی مرکزی داهێنا وسا مرکز دکارێ پەترۆلی بفرۆشە لۆماژی عراق بە قاسیک و پڕ لاوازە لە هەمبەری تورکیایە لە دادگایە پاریسێدا کاری بوو vê qeziyê vê meselê li devê meselê de serkeftinê encam bida newsa êdî dadgeya Parîsê li birjewendiya Bexdayê li dijî Tirkiyeyê li dijî pedekê biryar da û ew petrol hat rawestandin yanî itîfaqa di navbera dû dewletan de aliyên wê qanûnî navdewletî hene û ew alî jî li mehkemeyên nêvdewletî de dikarin bên yek alîkirin yani mahkemeyekî nêvdewletî dikarî çareseriya ji wan re bibîne lê tu bi pedekê re bi yekêtiyê re bi cemaetê kak filanî û kak filanî re itîfaqekî bike qanûnekî xwe navdewletî nîne loma jî dewlet bi wan re itîfaq nakin dewlet diçe bi dewletan re itîfaq dikin Kurd kengî ji wê yekê fam dikin ev yek pir giring e loma jî ev mesele mirov bi vî rengî lê binêrî baştir dibe êdî siyaseta Kurdan begiştî siyasetekî devî warî da xeleta tiştê ku em niha li Kirkûkê de dibînin tiştê ku em li ser serokkomariyê dibînin henekî girêdayî van meseleyan hene û di vê yekê de mirov lê dinêre siyaseta pedekê hêdî berva aloziyê diçe berva krîzan diçe û ji bo navî çareseriyek divê bêdîtin heta niha jî milmilanê li ser parçe zeviyên mîna xurmala ku zeviyekî petrolya herêmê ye an jî Kormor ku zeviya petrolê gaz ya herêmê herî mezin e heta niha jî nekokî di navbera hikûmeta federal û herêmê de hene û carna car herêm dikare evana wek kard bikarbîne li hemberî Bexdayê û demê pêş ihtimalekî mezin heye bûyerên radîkal jî devî warî de bên encam dayîn pedeke niha tenê ye
دەوی واریدا یەکێتی نەها دەخوازە سیاسەتێکی دنێ سیاسەتێکی ڕیالیست ئەنجام بدێ لۆماژی یەکێتی دچە هەم لە بەغدایدا جێلینگێ خۆ قایم دکا هەم لە هەرێما کوردستانێدا تەحەدیە پەدەکێ دکا دەبێژە تەمام تو دەبێژی 39 کورسیە من هەنە ئەزوو نەویان ومە ئیتیفاقریە 38 کورسیەمە هەنە و هەگەر و گۆڕانژی بێناافدا و گۆڕانژی ئامادەکاریەوەی هەیە بێناافدا دەبە 39 بە 39 کورسی وێ دەمێ کاوەرە ئەو تشتێک و تو دخوازێ ئەموی قبول ناکەن ji bo ku tu dibêjî 39 kursiyê min hene min jî 39 kursiyê me hene pêdeke dibêje na em kursiyê partiyan hesab dikin em kursiyên fraksiyonan hesab nakin lê dîsan jî de siyaset û qanûna pêkanîna hikûmetan de yani kursiyê partiyan giringin an jî kursiyê fraksiyonan kursiyê fraksiyonan giringin niha li Belçîkayê gava ku hikûmet pêk dê sosyalîst û lîberal û nizanim kî bi hevra fraksiyonekî çê dikin dibêjin we qasî kursiyê me hene ne wisa konservatîv û nizanim çi jî dibêjin we qasî kursiyê me hene kîjan kursî zêtir be ew dikarî hikûmetê pêk bînî û dikarî şertê xwe bidê guhdarkirin nabêjin feres bike bidê guhdarkirin lômaşî tu lê dinarê li herêmê de yaneka henekî dest û lîngêviyê zêtir hatine vekirin tiştê ku herî dawî de dixwazim bibêjim siyasetkirin ne ew tu tenê dengan bînî siyasetkirin ew e ku we dengane tu çawa bikar bînî ew pir giring e belê kaz bizanim hinek pirsyar hene mezlû kak Aryan Şana pirsiyar kiriya destxweş bin kakî we dengo heye ku Mazlûm Ebdî li Rojava û Ojiran li Bakur xerîk mejûlî encamdana çêkirina partiyekî nû ne tiştên wisa min dîtine min bîstine nizanim belgeyek destê min de nîne lê belgeyek destê min de heye ku Ocalan ji Mazlûm Ebdî ragotiye mijûlî karê netewî bibe Mazlûm Ebdî jî loma ew daxwaziya Ehmed Şerع û Emerîkiyan red kir ku bibe alîgirê Serokkomarê Sûriyayê bêguman ev dewarê psikolojîk de jî ji bo Mazlûm Ebdî tiştekî giran e ku bibe alîgirê Şerع ji xwe postên ku niha danewan hemû postên alîgirin hemû alîgirin alîgirê wezîr û alîgirê nizanim çî û İlham Ehmed jî dibe ku bibe yek ji alîgir an jî rawêjkarê wezareta derve û tiştên wisa hemû dibin alîgir loma jî alîgir li rewşelata navîn de yanî posteke ku bi nêwî boş e çawa Qubat Talebanî wiqa salan alîgirê Mesrûr Barzanî bû lê tiştek destê wî da nebû heta bi telefonê jî nekarî bû bigêje Mesrûr Barzanî li Sûriya jî wisa dibe ev yek ev Mazlûm Ebdî vê yekê dizane lê dibe ku tiştekî dinê jî hebe wek me got tenê ku tiştê ku Ocalan ji Mazlûm Ebdî ragotiye bila karê netewî bike karê netewî jî çi ne min bi xwe jî berastî fam nekir karê netewî çi yani karê netewî ne tiştek e karê netewî salê carekî konferansek li Brukselê çê dibe birbir dir tiştekî din nîne ne projeyek e ne projeyekî em bêjin projeyekî aqlaniye tiştekî wisa nîne ez dixwazim bi kurtasî vê nexşeyê nîşanî we bidim hevalên hêja belê lê binirin ev sinûra Sûriya û Iraqê ev Mûsila ev rêka trênê rêka Hesinê yanî rêka geşepêdanê berê diviya bû li vê derê li nava ev herêma Pedekê ye ev ê zer herêma Pedekê ye ew jî kesik herêma yekêtiyê ye diviya bû li herêma Pedekê de yanî li Mûsilê berve badînan li herêma Pedekê derbasî Tirkiyeyê bibe ne wisa derbasî Mardîn û Urfayê bibe ne wisa lê niha rêkekî dinê vekirine lê binirin ew ê Şîn ew rêka Şîn
پیلانە استراتیژیکەوە ئەو ڕێکە شین لە ڕەبیعە دەست پێ دکە بەناو حەسەکێدا دەرباز دەبە و لەوێ دەرێژداژی دچە ماردین و دچە ماردینێ ئەو ڕێکە استراتیژیک یا کو نەها لە سروەیەکی تێکارکردن و بەغدا و ئەنقەرە و دیمەشق لە سروەیەکی یەکن ئەوە لۆماژی دیڤیا بوو حەسەکە قامیشلی ئەنتیگرەیە حکوومەتە شامێ ببە یعنی ئەم مەسەلەیە ئەنتیگراسیۆنێ یەکژە پیلانانژی ئەف وەکمەگوت ئەو مەسەرە پڕپڕ گرنگن یعنی کورد سیاسەتێکی وانی عراقی هەبیە و پڕ جارنا خوا وەک تەهدید نیشان نەدابان لە هەمبەری بەغدایدا هەگەر تو وسانەکە ئەزێ وسا بکەم وێ دەمێ احتیمالێکی مەزن بوو ئاڕێک نە تورکیا و نە عراقی نەخواستەبان ڕێکێکی نوڤەکەن ئەو ڕێک دکاری بوو لە ڕێکە هەرێما کوردستانیدا دەرباز ببیە سوود و فایدەیەکی ویش بووی هەرێما کوردستانیشی وێ دەمێ زێدەتر دەبوو بەێ وانە هەموو وەکمە گوت لە ڕۆژنامەیە ناشنیال کۆنتێکسدا هون دکارن ببینن بەێ تورکیا ڕێک تورکیا نە تورکیا نە عراق نە ئیران حەز ناکەن ئیسرائیل بەبە جیرانێوان لۆماژی هەر تشتێکی دکەن مەسەلە هەنەکی ئەوە و ناڕازیبوونە هەری داویێژی یا دەوڵەتە تورکیای لە هەمبەری پەدەکێ و تێکیلێن بە شارتی و دەمێ پێش دەبن ئاشکرا بە یەکێ تێرە تورکیا دەخوازە هەنێکی گرێدایی vê مەسەلێنە ji بۆی ku خویایە ئەو ئیستیخباراتێوانانە هەنێک تشتێوان هەنا ئەم نزانن ئێدی خویا دکە ku دیتنە کەشفکردە ئانژی ئەو وسا دەفکرن ku هێژی پەدەکە پۆتانسیەلێکی وی هەیە ku ji aliyê ئیسرائیلێڤە bê bekarانین وەکمە گوت تورکیا پرزگirêkan dernاخە هەگەر ku عراق پەدەکە تکلیوان بە ئیسرائیلێ ڕاهەبە تورکیا بەخۆشی تکلیوی بە ئیسرائیلێ ڕاهەیە هەر تشتی دیکە ji بۆ ئیسرائیلێ لە هەمبەری حەماسێ هەر تشت کرد لە بۆ بەرژەوەندیە ئیسرائیلێ تەنێ بەدرە و قیڕەقیر دکردن ستێرکێن تیمساحی دڕژاندن لێ تورکیا یەک تشتی ناکە ji بۆ ئیسرائیلێ ئەوژی ئەوە ناخوازە نە لە سووریایدا و نە لە عراقێدا و نە لە ئیرانێدا ئیسرائیل نێزیکی سنوورەیی ببن یعنی ئەف تێوێ واتای تورکیا ڕێکێ نادا هێزێن و پۆتانسیل لێ ئەو پۆتانسیل تێدا هەنا هێزن کوردی ئەو پۆتانسیل تێدا هەنا بە ئیسرائیلێ ڕا دەناڤە تەکلیەن بە شارتی دابن و ئەف تەکلی تهدید بن ji بۆی دەوڵەتێکی مینا تورکیایە ڕێکێ بەوەیەکی نادا لۆماژی هەر تشتی دکە شەرت و مەرج بە تەواوەتی هاتنە گۆڕتن بەێ هەواڵەن هێژە پرۆگرامێن وسە استراتیژیک هون لەسەر تەلەڤیزیۆن کوردی دەبینن نابینن ئەv بەرنامە بەدلێوەنە ئەنجی بەدلێوەنینە دەبەک و دیتنێ من هون تەڤلی نەبن دەبەک و هون هەمی ڕاست نەبین دەبەک و دیتنێوەی جودا هەبن لێ ئەو بەرنامە ژغێنی vê kanalێکی دنێ هەیە ئاوا بکە نەخێر لۆماژی لە کرەماخۆ هەوڵ بدەن هەگەر ku hûn dixwazin ez berdewam bim بەڕاستی ئەس ئاریکاریەکی جددی دەخوازم ئاریکاریە جددی jî ew ku hûn vê kanalê şêr bikin hûn tenê lê nemeyîzînin şêr bikin bilav bikin ji bo dost û hevalê xwe re bişênin û ji wan daxwaz bikin bibin subscribe bibin abone subscribe û abone tekiliya wî be pare û meriyan nîne çawa tu pêcekî Facebook follower dikey wisa jî kanalekî YouTubeê follower dikey bi vê rengî hûn dikarin motivasyona min hendana min û zewqê min zêdetir bikin da ku bikaribin berdewam bin belê heta bernameyekê din silav û rêz her bijî ji we re dem baş ez vê bernameyê îro êvarê belkî be soranî jî bi mêvanekira dubare bikim dubarena zengîntir dikim dem baş